ئەوەی لەسەر ئەرکی دامەزراوەکانی کۆمەڵایەتی بوو لە دانەوە بە لیژنە ڕێخستنی کاروبارەکان هەمووی تەواو بوو. ئێستا ئەو کەمەندامانەیە و خاوەنپێداویستە تایبەتانەی تانەیان هەیە لە ئەنجامەکان خەریکینەوەش لە 1970 تەواو بووە لە سنووری پارێزگای سلێمانی. ومێ دەکەین بەتایبەت ئەم کابینە و کابینەی داهاتووتر بەتایبەت هەموو موچەی و خەڵکانی کە شایستەن خەرج بکاتەوە. بەپێی یاسا ئەوانەی لە خوار هێڵی هەژاریەوەن ئەبێ حکوومەت پشتگیریان کا بۆ ئەوەی بژێویە سەرەتاییەکان پێداویستە سەرەتاییەکانی ژیانیان دابین کەن. موچەیەک هەبوو بە ناوی چاودێری خێزان بە مناڵی بێ سەرپەرشت بە ژنانی هەتی و بار بە وەساڵاتچوان و پەککەوتەکان بە ئەو ژنانەی کە مێردەکانیان سزا دراوە و ئەوانەی کە کۆمەڵگە پیانەوت ئەڵێ قەیرە. ئەم موچەیە هەبوو بۆ نەخۆشانی درێژخایەن بەداخەوە نزیکەی 4 ساڵە وەستاوە. لە ڕاستیە ئێمە هیچ مۆبەڕێرێک نابینین بۆ وەستانی. ومێ دەکەین حکوومەت بە زوویی دەست بکاتەوە بە خەرجکردنی ئەو موچانە بۆ خەڵکانی شایستە کە زۆرێک لەوانەکە ئەمە ئاگادارین خەڵکی شایستن هیچ سەرچاوێکی داهاتیان نییە. طبعاً بەڕێوەبەرایەتی گشتی زیاد لە جارێ ساڵانە داوامان کردوێتەوە بە نووسراوی فەرمی بە تازەیش وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی داوای لە وەزارەتی دارایی کردووە کە ئەو موچانە خەرج کاتەوە. ئومێدەوارین بە زووی ئەو موچانە خەرج ببنەوە. لە 2013ەوە هیچ ناوێک تۆمار نەکراوە. بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەبێت دوای پیاچوونەوەی لیستەکانی ئێستا دەست بکرێت بە ئەو کەمەندامانی کە تا ئێستا تۆمار نین. ئێمە لای خۆمانەوە ئامادەین، بەڵام ئەمانەوێت وەزارەتی دارایی دڵنیامان کاتەوە لەوەی موچە تەرخانەکە بۆ ئەو کەسانە بۆی ئێمە خەڵک تووشی ماندووبوون نەکەین و دواییش نەبێتە خاوەنی موچە.